لە پێشنگ تیڤیەوە ئێوارەتان باش بینەرانی ئازیز. من بنار مستەفا هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشنگ تیڤی. بەرنامەکانی ئەمڕۆمان 10 دیسەمبەری 2022 لە دوو تەوەری سەرەکی پێکهاتووە، هەروەک سێ مانگی ڕابردوو سەبارەت بە دۆخی ئێران و ئاراستی ڕووداوەکان چاوپێکەوتێکمان دەبێت و هەروەها لە هەفتەی ڕابردوودا ڕەوتە ئیسلامیەکان کۆمەڵی هێرشیان کردوتە سەر چۆمان هەردی شلێر حەمەنووری و بەرەی ئازادی خوازی بە گشتی و کۆمەڵێ باس و لێکدانەوە هاتوۆتە ئاراوە. لەسەر ئەمەش بابەتێکمان دەبێت. هەڵبەت گرتە ڤیدیۆ و بڕگە و بەرنامەی جیاوازی تریشمان دەبێت و وەکو هەموو جارێک ئێوەش دەتوانن بەشدار بن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵە بینەرانی ئازیز، سەرۆک ئاماژەم پێدا کە لە ماوەی ئەم هەفتەی ڕابردوودا ڕەوتە ئیسلامیەکان بۆ سەر چۆمان هەردی شلێر حەمەنووری و بەشێکی تر لە ئازادی خوازان و هەڵسوڕاوانی بەرچاوی کۆمەڵگەی کوردستان هێرش کراوەتە سەریان و لەسەر کۆمەڵێ تەوەری جۆرا و جۆر. بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە تایر حەسەنمان لەگەڵدایە. تایر حەسەن، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بۆ ئێوە، ئێوارەی ئێوەش باش. زۆر سپاس بۆ پێشەنگ تیڤی، بۆ بیستەران و گوێگرانی تەماشاکەرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە. ئەبێ پرسم پێشەوەی بچمە سەر ناوەڕۆکی ئەو جەدەلەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردستاندا لە ئارادایە. 3 مانگە لە ئێران خۆشانێکی جەماوەری هاتوۆتە مەیدان و ڕوبەڕووی جمهوری ئیسلامی بۆتەوە و کەمتر لە ڕوخانی جمهوری ئیسلامی داوا ناکات. بەڵام جاربەجار لە کوردستانە ڕەوتە ئیسلامیەکان دەکەونە هێرش بۆ سەربەرەی ئازادی خوازی. ئەوێ بزانم ئەم هێرشە لەم کاتەدا بۆ سەر ئازادی خوازان و بۆ سەر چۆمان هەردی و شلێر حەمەنووری و کۆمەڵێکی تر لە هەڵسوڕاوانی بزوتنەوە یەکسانی خوازی لە ئێستادا بۆچی ئەگەڕێتەوە؟ هیچ ڕەبتێکی هەیە بەم ڕووداوانەی ئێرانەوە؟ بەر لەوەی باسی ئەوە بکەم کە ڕەبتی هەبێت یان نەبێت، کە حتمەن هەیەتی. بە بڕوای من پەلەقاژەی مەرگە، نیگەرانم بە هەموو شێوەیەک سەرۆکی زانایانی باوی کە پێڵێن سەرۆکی زانایانی مسلمان لە دنیا چێ قەرەداغی نیگەرانی خۆی دەربڕی داوای بە شکلێکی زۆر زۆر تون پشتیوانی جمهوری ئیسلامی کرد و دژی ئەو خەڵکە ڕاوەستا کە هاتوونەتە مەیدان بە شێوازی جۆرا و جۆر ئیسلامیەکان خەریکە نیگەرانی خۆیان دەرئەبرن، چونکە خرۆشانێک کە لە ئێرانێکی 80 ملیۆنیە هاتوۆتە پێشەوە بەرامبەر بە دەسەڵاتێکی شریعەتی ئیسلامیە کە 43 ساڵە لەو وڵاتەیە ئینسان نابوو دەکات، کە 43 ساڵە لەو وڵاتەیە بەشەرەکان لە سەرەتاییترین ماف بێبەشن. بێت لە 43 ساڵی ڕابردووە سەدان هەزار کەس بە تۆمەتی جۆرا و جۆر ئیعدام کراون، هەزاران هەزار کەس لە زیندانەکانی خەڵکی سیاسی لە زیندانەکان نراون. بۆیە ئەم خۆشانە بەرامبەر بە دەسەڵاتی شریعەتی 43 ساڵە ڕووخاندنی ئەم دەسەڵاتە بە یەکجار تەواوی بنەما فکری و سیاسی و مالی و سەربازیەکانی ئیسلامی سیاسی بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وشکەکە. بۆیە نیگەرانن لەم بابەت لەم بارەیەوە. ئەمەی کە لەم کاتەیە دەستیان پێکردو و هێرشەکەن بەم شێوەیە ڕەبتی هەیە بەمەوە. بەڵام ئیسلامی سیاسی لە 91ەوە تاوەکو ئێستا بەشێکی مێژووی هاوچەرخی کۆمەلگەی کوردستان مێژووی بربەرەکانی و ململانەی ڕەوتی چەپ و کۆمۆنیزم و سۆشیالیزم و سکۆلاریزمی کۆمەلگەی کوردستان بووە لەگەڵ ناسیۆنالیزم و ئیسلامی سیاسی و مەسەلەی ژن تەوەری ئەم کێشمە کێش و ململانەی سیاسیە بووە. کۆمەڵایەتیە بووە لە چەند ساڵی ڕابردووە، لە 30 ساڵی ڕابردووە کە ینی بەشێکی ئەسلی ئەم مێژووە بربەرەکانی و ململانەی ڕەوتی چەپ و کۆمۆنیزم لەسەر مەسەلەی ژن، لەسەر یەکسانی ژن و پیا و لەسەر جیاکردنەوەی دین لە دەوڵەت، لەسەر جیاکردنەوەی دین لە قوتابخانە لە دادگاکان، لەسەر بەرابەری ژن و پیا و لەس ئەمانە کرۆکی ئەم کێشمە کێشانە بە. بۆیە لە 91ەوە جارێک بە سووتاندنی ساڵۆنەکان تێزابشتن بە قاچی ژنانێکە جلو بەرگی مۆدێریان لەبەرا بۆ هێرشکردن بۆ سەر ساڵۆنەکان، هێرش بۆ سەر ڕێکخراوی سەر بەخۆ، هەوڵدان بۆ شکاندن و لە کەدارکردنی شەخصیەت و کەرامەتی ڕەهبەرانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان، هەوڵدان بۆ لێدان کۆکردنەوەی
ئیمکانات و مزگەوت و فتوادان لە دژی حزبی کۆمۆنیست و بە هەر حاڵ لە 30 ساڵی ڕابردووە لێوە ئەم مێژووی چەشمە کێش و ململانەیە لەسەر مەسلەی ژن بۆیە ئەمەی ئێستا شتێکە بەشێکە لەو پەردەیەکی ترە لەو پەردەیە بەڵام بە بڕای من ئەم جاریان لە هاوسەنگی هێزێکی زۆر خراپە قەراریان گرتووە و هاواریان لێ هەڵساوە خەریکن وەک چۆن شیوەنەکەن بۆەوەی کا خەریکە لە دەست دەچێت لە دەستیان نەچێت بەچی پێوانێک پێتان وایە ئەمە پەلەقاژەیە و شیوەن دەکەن ئەوەی کە ئەیبینی ئەوان زۆر باز لەوە دەکەن کە ئەمە لەگەڵ مۆڕاڵی کۆمەلگا لەگەڵ فەرهەنگی کۆمەلگەی کوردستاندا ناگونجە و بە شێوەیەک حەقانەتی خۆیان ئەیەن بەوەی کە ئەوان باس لە ئەو ڕەمزانە دەکەن کە زۆرینەی کۆمەڵگەی کوردستان لەگەڵدایەتی باشەکەت زۆرینەی کۆمەلگەی کوردستان لەگەڵیایەتی و هەموو کۆمەلگەی کوردستان پشتیوانی مقدساتەکانی ئەوانە کات ئەگەر وایە ئەم هەڕەشانیان لە چییە ئەگەر وایە بۆ لە هەڵبژاردنەکانە دەنگ ناهێنن ئەگەر وایە بۆ خەڵک خۆشی ناوێن ئەگەر وایە بۆ خەڵک دوایان ناکەوێت ئەگەر وایە بۆ خەڵک قینەتی بێزی نایەچێتە سەر سۆمەکانی دەنگدا بەڵام قسەکەمەوەیە ئەمەی کە ئێستا لە ئێرانە ڕوو ئەدا ئەزانی چۆنە تۆ سەیری کە ساڵی هەفتاونە وەختێ جمهوری ئیسلامی وەختێ شۆڕژ ئەبێ هەفتاونە هەتا هەشتاویە کە جمهوری ئیسلامی دەسەڵاتی بەیەجگاری سابتەکە لە ئێرانە و شەڕی ئێران و عێراق دەست پێ ئەکا یەکەم کارێکە ئیکا بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراقا دروستەکە حیزب الله لە لوبنانە دروستەکە چێشمە چێژە خاتە نێو بەرەی فەلەستینیەکان لە پشتیوانی حەماسی ئیسرائیلیە حماسی فەلەستینیەکە مەبەست وایە دەستی هەیە لە نێو ئەم شوێنانە وەختێک ئێستا کە خەریکە ئەمە بەرەو نەمانەچێ بە دەستی ژنان و پیاوان و ئازادی خواز و یەکسانی خوازی ئێران نیگەرانن گوێ بگرە لەم قسەکانیان گوێ بگرە لە وتارەکانیان کە ئەیدەن بۆیە وەک چۆنێک هێزێکی هیستریایە تووشی هیستریا هاتوون دەنا کۆمەلگەی کوردستان بە 7,000 مزگەوتەوە بەم هەموو ئەکادیمیایەوە بەم هەموو ئیمکانات و سەتەلایت و ئەحزابی ئیسلامی و بەم هەموو سەروەت و سامانەکە یەکێتی و پارتی خستیانەتە بەردەستیان بەم هەموو میدیا و مزگەوت و ئەمانە بەم هەموو نوێژی جومعە و وتاردان و مەلا و مزگەوت و فتوا و وەزارەتی ئەوقاف هێشتا نەیانتوانیوە مەدەنیەت و سکۆلاریزمی کۆمەلگەی کوردستان بکوژن هێشتا نەیانتوانیوە نیگەران لەوەی کە فلان کەس فلان قسە ئەکە نیگەران ینی قسەی تەنیا ژنێک لە تەلەڤیزۆنێکەوە تووشی هستریانەکە ئەمە دلیلی زافیان ئەمە دلیلی بەهێزیان نییە ئەگەر بینە سەر ناوەڕۆکی ئەم جەدەلەی کە کراوە حتمما ئێوە خۆتان ئاگادارن کا مەسەلەی جەندەر مەسەلەی هێرشێکی زۆر بۆ سەر هاوڕەگەس خوازەکان و هەتاوەکو دوایی کراوەتە مەیدانێک بۆ ئەوەی کە ڕەوتە ئیسلامیەکان هێرشان بکرێتە سەر پێم خۆشە خۆتان بە شێوەیەکی گشتی تا ئەو جێگەی تا متابعەتان کردووە چ جۆرە سەرنجێکتان لا دروستە بێت ئەزانی چۆنە یەک شت کە جێگەی ناڕەحەتیە ئەوەیە کە ئەمانە وەختێ لەسەر مەسەلەی جێندەر یان مەسەلەی ڕەگەز قسە ئەکەن درۆ ئەکەن یعنی ئەکرێ بەشە شتێکی قبول نەبێت ئەکرێ بەشەر بە شتێ مخالف بێت بەڵام لانی کەم کە مخالفی بە شتەکە وەکو خۆی باسکە گوێم لە عەبدولەتیف سەلەفی گرتووە گوێم لە کەسانی تری گرتووە کە لەسەر مەسەلەی جێندەری قساکەن گوێم لە هەم درۆ ئەکەن ئەو کەلیمەیە بە جۆرێکی کە داری عەبدولەتیف سەلەفی باسی ئەوە کاکەوێ لە کۆمەلگای جێندەری یعنی چی کۆمەلگای جێندەری جێندەر یعنی ڕەگەز کە ئەوەی یەکسانی ژن و پیا و یعنی ئەتەوێ ڕەگەزی ژن و پیا و یەکسان بن لە بەرامبەر قانون لە بەرامبەر دادگا لە بەرامبەر میرات لە بەرامبەر هەموو کایەکانی ژیانەتە یەکسان بنەم دوو بەشەرە ژن بەر لەوەی ڕەگەزی مێبێ بەشەرە وەکو پیا ئەمەیە مەوزوعەکە تا ئەو جێگەی بۆیە درۆ ئەکەن نازانی جوابی چ شتێکیان بیتەوە لەسەر مەسەلی ڕەگەز هاوڕەگەز بازی یا هاوڕەگەز خوازی یان چوزانم گەی یان لیزبیەن یا ئەم شتانە من بۆچوونێکی ترم هەیە زانی چۆنە بۆ ئەمەش هەمووی دەوری ئیسلامی سیاسیە لە نێو فەرهەنگی سیاسی کۆمەلگەی کوردستانە کە بە شێوەیەکی خێزەمن باسی ئەم مەسەلەیەکرێت بەر لە هەر شتێکمەوە بزار ئەو بڵێم کە ئەو کەسانی کە مەیلیان بۆ ڕەگەزی خۆیان وەکو خۆیان هەیە چ ژن بێت چ پیاو ئەوە نەخۆشی نییە بەر لە هەر شتێکمەوە ئەو بڵێم کە ئەوە نەخۆشی نییە بە شەرێکی ساغ و هیچ مشکلەیەکی نییە بە شەرێکەوە کرد کەسێکی تر بەڵام هۆرمۆناتەکەی بە جۆرێکی ترە بەلای ئەگەر پیاو بێ بەلای پیاوە زیاتر ئەگەر ژن بێ بەلای ژنا زیاترە جا بەری کۆنە پەرستی کۆمەلگا دواکەوتی لە پێش هەر
یەکێکیانەوە ناسیۆنالیزم وەختێک باسی وەکی کە پیاوێک لەگەڵ پیاوێک یا ژنێ لەگەڵ ژنێکە یەکسەر جاری بیری بۆ لای ئەوە چێک کامیان دەوری ژنەکە ئەبینێ و کامیان دەوری پیاوەکە ئەبینێ کامیان ژنە و کامیان پیاوە کام لەسەرەوەی و کام لە ژێرەوەی بە جۆرێکی زۆر تحقیر ئامێز باسی ئەم مەسەلەیەکەن لە کاتێک ئەمە مەسەلەی هۆرمۆناتە من چاوم کردوەوە لە کۆمەڵگەی کوردستان و لە شاری سلێمانیە بووە هەتا هەموو جێگەکانی تر لە دنیا لە هەموو شوێنێکی دنیا ئەم شتە هەیە و ئەمە پەیوەندی بە بایۆلۆجی لەشی ئەو کەسەوە هەیە کە هەیە و لەسەر ئەساسی ئەم بایۆلۆجیە خۆتۆ ناکرێ محکومیکەی بە هەر شتێک بۆیە جێگەی ڕێزە جێگەی تەقدیرەوە کە کەسێکی تر جا ئەوەی کە کەسێک لەگەڵ کەسێکایە وەکو ئەوەیە کە ژنێک لەگەڵ پیاوێکا بێت منەزانم کە ڕابطەی بینی ژن و پیاو ڕاستە مەسلەی سێکس یەکێکە لە پایەسەرەکیەکانی ڕابطەی بینی ژن و پیاو بەڵام هەموو شتێک نییە ئەوە نییە کە ژن و پیاو بەس لەبەر سێکس لەگەڵ یەکتریانت ڕابطەی بینی ژن و پیاو ڕابطەیەکی ژیانێکی مشتەرەکە ئەم ژیانە مشتەرەکە خەباتی تایە تێکۆشانی تایە مناڵ بەخێوکردنی تایە کێشەی تایە نەخۆشی تایە دەستیەکگرتنی یەکتری تایە محەبەت و خۆشەویستی تایە لەو کاتەیە بەشەر کە ئەچێتە تەمەنەوە و وردە وردە هەتا ئارەزۆ سێکسیەکانیشی وردە وردە نزیگە بێتەوە لە نەمان لەو کاتیا ژن و پیا و زیاتر لە هەر کاتێکی کە پێویستیان بە یەکتریە خۆمان بینیوانەکە کەسانێک وەختێ لە تەمەنێکی دیاریکراوە یا ژنەکە یا پیاوە کامرە ئیدارە ناکە ئەوی تریش هەست چۆن ڕێی سوێی ئەبێتەوە ئەمرێت بۆیە تەحملی ئەوە ناکە بۆیە بەشەر پێویستی بە یەکە ڕابطەی بینی ژنێک لەگەڵ ژنێکە کە ئارزیان بۆ یەکە ئەوە ڕابطەی ژیانێکی مشتەرەکە بە یەکەوە کارەکەن بە یەکەوە ژیانەکەن بە یەکەوە مبارەزە ئەکەن بە یەکەوە لە نەخۆشی یەکە پرسن بە یەکەوە محەبەت بە یەکتریەکەن ژیانێکی مشتەرەکە وەک ژیانی ژن و پیاوێت جێگەی تەقدیرە و هیچ جۆری لێکدانەوەیەکەوەی کە ئەمریکا پێڵێن شزوزی جنسیە یان نەخۆشیە یاهین فقط لێکدانەوەیکی کەلەپوتی ڕاستیستی دواکەوتوی ئیسلامی هیچ شتێکی تر نییە هەر لەم پەیوەندەی ئەوان زۆر جار نمونەی ئەوروپای هەنەوە ئەڵێن کۆمەڵگاکانی ئەوروپا لە بەریە کەڵوەشاوە شیرازەی خێرەزان تێک چووە ئەیانەوێ ئەمەش نەقڵکەنەوە بۆ ئەوروپا هەڵبەتەوە خۆتان لەسەر تادا ئاماژەیەکتان پێدا کە ئەکرا هاوڕانەبی لەگەڵیا بەڵام شتەکان وەکو خۆی باسکەیتەوە ئەمە ڕاست و دروستی تیا کە لە ئەوروپا شیرازەی خێزان تێک چووە و کۆمەڵگا لە بەریە کەڵوەشاوەتەوە من دڵنیا دەکەم لەو کۆمەلگایانەیە کە چوارژن و پێژنیان بەسەر پیاوەکانە تەوزیع کردو بە پێم قانونش کە ئێستا حکوومەتی عێراقی دەری کردووە و ئەمان خەریکن جێبەجێیەکەن من دڵنیا دەکەم لەوەی کە ئەگەر ژن و پیاو مشکلەی مناڵ نەبێت مشکلەی دارایی نەبێت ژنێک بتوانێت سەربەخۆ خانوویەک بۆ خۆی بگرێت مشکلەی سەکەنی و خانووی نەبێت مشکلەی خزم و کەسوکار و ئەمانەی نەبێت مشکلەی ئەوەی نەبێت کە مناڵەکانی سەرگردانە بن لە کۆمەلگەیەکە کە دەسەڵاتی شریعەتی ئیسلامی تایەتی بەس بە شەرتێک ئەو مشکلانە لە کۆڵ بەشەر بێتەوە لە 1985 بوونەوەی ئەو کەسانی کە پیانەڵێن ژیانی مشتەرەک کە پیانەڵێن عایلە کە پیانەڵێن ژن و پیا و ژن و مێرد جیابنەوە لە یەکتری چونکە لەو کۆمەلگایەت دەوڵەت حەقی بەسەر هیچ شتێکەوە نییە فقط مناڵ بەخێوکردن دراوە بەسەر کەسوکارەکەیە هیچ ژنێک ناتوانێت لە جێگەیەکە بەتەنیا خانوویە بگرێت ناتوانێت لەبەر مناڵەکانی یان لەبەر کەسوکارەکەی یا لەبەر هێرشی لەم لاولاو فەرهەنگی دواکەوتوانە بۆیە لەکوێی دنیاە دەبڕۆ بۆ دادگاکانی سلێمانی بزانە سیر کە لەسەر ئەساسی شریعەتوانە بزانە لە دادگای هەولێر لە دادگای سلێمانی لە دادگای دهۆک بزانە نیسبەتی ئەوانەی کە هەموو ڕۆژە جیابنەوە لەسەر ئەساسی شریعەت و ئیسلامی بێکەونراون بزانە چەندێکن چەند جیابێتەوە چەند زەواجەکە خۆ ئامارەکان دیارن خۆشیان لە تەلەڤیزۆنەکانەوە باسیەکەن سەختی ژیان نەبوونی ئاو نەبوونی کارەبان نەبوونی مەعیشەت نەبوونی کار نەبوونی پێداویستیەکانی ژیان ئەمانە واکە کە خێزانەکان لەبەر یەک هەڵبۆشێ کەس ناتوانێت خێزان دروستکە ئێستا لە باتیەوەی کە سەدان هەزار گەنج چەند ناتوان بچنە ژیانی هاوسەرگیریەوە لەبەر دەستکوتی لەبەر نەبوونی لەبەر بێئیشی لەبەر بێکاری بۆیە ئەمریکا لە ئەوروپای خەڵک بیمەیەکی هەیە لەکوێم عایلانە هەمووی هەڵۆشانەوە باشەکەم عایلانە هەمووی هەڵۆشانەوە بۆچی ئەم هەموو گەنج ڕاکە خۆیان لە بەحری هیجە ڕاکە بێ بۆ ئەوروپا ئەگەر ئاوا وێرانە و ئاوا هینە
بۆیە درۆەکەن چاواشەکاریەکەن وێنایەک لە ئەوروپا لە بەرچاوی گەنجەکانیان نیشان بن بەڵام گەنجەکان زۆر لەوە عاقڵترن بابەگەن ئینتەرنێتیان هەیە شت ئەبینن وەکو دنیا وەکو جاران نییە بەشە دەتوانێت لە ماوەی چرکەیە کە بزانێت لە بەرازیل چی ڕوئەدا لە پیرۆ چی ڕوئەدا لە ئێران چی ڕوئەدا لە سین چی ڕوئەدا و چۆن ئەژین بە کلیکێک لەسەر شتێک دەتوانی بزانی کە نیسبەتی معاشی کرێکارێکی لە مالیزیا چەنە ولا ئەڵمانیا چەنە ولا سوید چەنە ئەتوانی بە بزانی نیسبەتی بێکاری چەنە بۆیە درۆ دەلەسانە کە ئەو وێنایەکەن بۆەوەیە کە ئەو گەنجانە لە ئەسارەتان ڕابگرن و لە شوارچەوەی مزگەوت و فتووە و قسە پوچەکانی خۆیان کە لە مزگەوتەکانایکن بڕایان بگرن هەر لە ماوەی ڕابردووەکێکی تر لەو جەدەلانەی کە لە هەفتەی ڕابردووە قسە باسێکی زۆری لەسەر کرا ئەوە بوو کە دادگای فیدراڵی عێراق ئەو کۆسپانی کە فرەژنی لە کوردستاندا با بڵێن هەندێک ڕێگیری هەبوو هەڵبەت تەواو قەدەغە نەکراوە بەڵام هەندێک ڕێگیری هەبوو بۆ نمونە وایە پرس بە ژنی یەکەم کراوە هەتاوەکو دوایی ئەمانەی لابرتووە ئەمەش کۆمەڵی قسە باسی هێنایە پێشەوە و یەکێک لەوانەی کە قسەی تیا کرد شلێر حەمەنووری بوو بەو کەوتە بەر هێرشێکی یەجگار فراوانەوە لەسەر ئەم بابەتش پرسیاری ترم هەیە بەڵام ئەمەوێ لەسەر ئەم هێرشش کە کراوەتە سەر شلێر حەمەنووری بۆ چوونی ئەو بیستم بنەماکەی بۆچی ئەگەڕێتەوە و چی شتێک قەوماوەوە شای کەسێک ڕوبەڕووی ئەو هەموو هێرشە بێتەوە ئەخر خۆی ئەمە بەرەوەی جوابی ئەوە بەمەوە تۆ تەماشای ئەم حکوومەتەکە یعنی خەڵکی عێراق ئێستا کێشەی نییە وەزی ئاو کارەبا مەسکن بێکاری داو دەرمان خەستەخانە جادەوبان خزمەت گوزاری هەموو شتی حەل بووە ئەو خەڵکە هیچ کێشەیەکی نییە فقط کێشەی ئەویان هەیە بیکەن بە دوژن یا بیکەن بە سێژن یا بیکەن بە چوارژن بۆیە پەرلەمان بەپەلە کۆ بێتەوە چارەسەرێکی ئەمە بکە تۆ تەماشای حکوومەتەکە تۆ تەماشای بەشەر خێزی دێتەوە ینی ئەو خەڵکە لە چەند ساڵی ڕابردووە کە خۆپشانێت دانیان کردو حکوومەتەکە عادل عەبدولمەجید ڕووخان بوو ئەمە ڕووخانیان کە پەرلەمان کۆ بێتەوە بڕیارێکی ئاوا دەکات بۆیە ئەمە نیشانەدا کە ئەم حکوومەتە لە جەماعەتێ مافیا کۆنەپەرستی دواکەوتو کە هیچ پەیوەندیکان بە خەڵکەوە نییە بە زۆری زۆرداری بە پشتیوانی ئەمریکا و غەرب لەسەر ئەم تەختی دەسەڵاتە دانراون پاشان لەسەر بڕیارێکی ئەوها دواکەوتو کۆنەپەرستانە هەر بەشێک ئازادە لەسەری قسە بکە ڕەتی کاتەوە و بە ژنێک بە تایبەت ژنێک گێتە سەر منبەر ئەڵێ من ئەمە بە تاحقیری شخصیەتی خۆم ێزانم بە کەرامەت شکاندنی خۆم ێزانم بۆیە حەقێتی کە قسە بکە بەڵام پرسیارەکە لەجێ ئەوەیە جارێ ئەمەی کەم هێرشان ناکرێتە سەری یەکێنەوانی کە قوبات تاڵبانی گوێم لێ بووی خۆی ڕاپسکان و قەستەم بەخوا ئەگەر بە تاقی تەنیاشە بم هەر بە دواتانەوە دێەوە تا هێرشەکرێتە سەر شلێرێک و هەڕەشۆی کوشتن لە خۆی و لە ماڵ و مناڵەکەیەکەی بۆ دەست بۆ زمان لە دەمتانیە دوو کەلیمە قسە بکەی بۆ پشتیوانیەکی لێ ناکەی تۆ جێگری سەرۆکی حکوومەت نیت لەو شوێنەیە کە دەسەڵاتی حیزبەکەی تۆی بەدەستەوە لەو شوێنە هێرشەکرێتە سەر ئەو ژنە و ئیهانە سوکایەتی پێکەن و ئەمنیەتی خەریک نەخەنە خەتەرەوە بۆ قسەیەک ناکەی بۆ شتێ ناڵێ بۆیە ئەم هێرشانە لە بە پشتیوانیەکێتی و پارتیە کرێ ئیسلامی سیاسی پشتەکانیەکێتی و پارتیە بۆیە وەختێک شتێک لەو کۆمەلگەی کوردستانە ئەبێ بەر لە هەر شتێکی و پارتی لێ بەرپرسیارن ئەوان پارەیانە دەنێ ئەوان ئیمکاناتیانە دەنێ ئەوان میدیایانە دەنێ ئەوان گوێ لێ نەبوو لە بافو تاڵبانی وت کە وەختێ باسی لە مقابلەکەی لەگەڵ شاوەمینە باسی ئەوەی کرد کە پارەمان لێ بڕا و پارەمانە کاکە پرۆژەی مزگەوت وەستاوە پرۆژەی مزگەوت وەستاوە هێشتا ینی وەکەوەی کە 7000 مزگەوت کەم بێت لە کوردستانە لە گەڕێکێکا 3 مزگەوتی تایە بەڵام یەک خەستەخانەی تیان نییە یەک مەکتەبێکی تیان نییە بەڵام 3-4 مزگەوتی تایە کە مکەبەرەکانیان نایڵێ خەڵک بخەوێت ئەوە لە یەکەوە نزیکن بۆیە بەسمەوەیە کە یەکێتی پارتی لەم شتە بەرپرسیارن بۆیە سەلامەتی گیان و هەموو شتێکی ئەو خانمە هەمووی لە ئەستۆی یەکێتی نیشتیمانیە ئەگەر لە زۆنی ئەوایە سپاس بۆ ئەو بینەرەکە ناوەکەی بۆ دروستکردینەوە من بە هەڵەوتم شلێر حەمەنووری بەڵام دیارە ناوەکە شیلان حەمەنووریە هەر لێرەدا پرسیاری بینەرێکی تر ئاراستەی ئێوە بکەم کە دەڵێت ئەڵێ ڕاتان چێ لەسەر لیژنەی فرەژنی ببورە یەک تووس درێژە کردیکەوە لیژنێک پێکهێنرا بۆ بەناوی لیژنەی فرەژنیەوە کە هەندێک لە مەلاکان پێکیان هێناوە
ڕاتان چییە لەسەر ئەمە وەکو کۆمپانیای لەشفرۆشیە وەکو پرسیاری ئەو بینەرە و کراوە؟ وەڵام بە بڕای من ئەمە تقریبا مزانی وەکو چیوە بەس من ئەوەی کە مەلامەزەر دروستی کردەوە بزانم مەبەستان لەو لیژنەیەوە نیە بەڵێ دیارە لە پێم وا بە ناوی ئەوی تیاوە بەڵامی کە لە پرسیاری ئەو بینەرەدا هاتبوو ناویش کەسێک بەڵام بەشێک لە مەلاکان ئەو لیژنە ئەوم بینی کە مەلامەسەرەتی لیژنەیەکمان دروست کردو بۆ ئاسانکاری بۆ ئەو کەسانی کە نوێژنی دووەم و سێم و چوارەم بێنێ بەڵام بڕوا بکرد لەو ڕۆژەوە بیری لێ یەکەمەوە کە ئاسانکاری یعنی چۆن ینی ئاسانکاریان بۆ بکەن ینی خۆمە ئەمە جادەنیە بیبێ بۆ دێک بڵی وڵات چوار شۆفڵی بۆ بەم و یارمەتی بەم و ئاسانکاریە بکەین بۆ ئەم جادەیە بگەین بەم دێ ینی ئاسانکاری چۆن چۆنایی یعنی حەبی ڤیاگرایان بۆ کردن ینی چیان بۆکەن ئەم ئاسانکاری بۆەوەی کە یەکێ ژنی دووەم و ژنی سێم ژنی چوارم بێنێ ئەمە ڕێک وەگە وایە کە کەسێک لە جێگەیە گەچێت بۆ لەشکڕین چ ژن بێت چی پیاوە بێ لە شوێنێکی لەشفرۆشیە کەسانی لەبەر دەرگاکەوەستان پارە وەرەگرن ڕێکەم لیژنەیە ئەمە کارەکەیەتی هیچ شتێکی تێ و هیچ تەفسیرێکی تری نییە کەسێک ژنێکی کا بە دوان کا بە سییان وی کا بە چوار ئەمانیش یارمەتیە دەن پارەیە لە بەرامبەر ئەمە وەرەگرن ڕێک وەگە و کەسەوایە کە لەبەردەم ئەوی لە هۆڵندا شوێنێکی وا هەیە کە شوێنی لەشفرۆشیەکی تەمان ڕێگە پێدراوە کاچی دەبێ پارە بێ بەو کەسانی کرد لەوێن ئێستاوانیش ئەمانیش لە نوێژ لە ژێر ناوی دین و شریعەت ومانەیە خەتەوە پارەی وەرەگرن هیچ فەرقێکی نییە. پرسیاری بینەرێکی تر کە لە قسەکی خۆتاندا هەودەسەڵات لە پشتی ئەم ئیسلامیانەوە وەستاوە پرسیارەکە بڕێک زیاتر ئەگەر باس لە بکەن کە بۆچی حیزبە ناسیۆنالیستانە کۆمەکی ئیسلامیەکان دەکەن و لە پشتیان دەوەستن. ئەزانیی کاتی خۆی جەلال تاڵەبانی قسەیەکی هەیە کە پێوت سیاسەتی شەپکە گۆڵ بەڵام بە بڕوای من سیاسەتی شەپکە گووەەوە چونکە بەحساب بۆ ئەوەی کە وا دیار بێ کە ئەمانە فرە حیزبیان قبوڵە ئەمە یەکێتی ئەمە پارتی ئەمە زەحمەت کێشانە ئەمە حیزبەکەی کاکە حەمەیە ئەمە یەکگرتووە ئەمە کوێ ئەمە ئیتر نیشانەدا ئەمە پلۆرالیزمی سیاسیە یعنی حیزبی جۆرا و جۆر هەیە و دیموکراتی هەیە و هەر بە تەنیا ئێمەنین و لە کاتێکە هەردووکیان دوو میلیشیان میلیشای زەرد و میلیشای سەوز بۆ ئەوەی کە نیشان بن بە وڵاتانی دەوروبەر بە شوێنی جۆرا و جۆر نیشان بن کە نوێنەرایەتی جۆرا و جۆر و بەشە جۆرا و جۆرەکانی کۆمەلگا ئەکرێت وە شکلێک ڕتوشێکی میکیاجێکی ئەم دەسەڵاتە میلیشای خۆیان بکەن ئەمانیان دروست کردووە من بەشێکی تریەوەیە کە ناسیۆنالیزمی کورد بەشێ لە پایی سەرەکی فکر و سیاست و بەرنامەی ئیسلامە شریعەتی ئیسلامیە تەماشای کە خۆ بە زۆری یەکێتی و بە زۆری زودنەوەی ئیسلامی شریعەت لە دادگاکانە بەڕێوە ناچێت بەشێکی ئەساسی قانونەکانی بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دین و ئیسلام وەکو پایی سەرەکی بیر و باوەڕی خەڵکی کوردستان وەکو پایی سەرەکی قانون لە کوردستانە دانراوە لەسەر ئەمە قانون بڕێوابن شریعەت بڕێوابن دادگاکان بڕێوابن لە مەکتەب لە قوتابخانەکانە بڕێوەبن وەزارەتی ئەوقافیان هەیە وەزارەتی فتوادانانیان هەیە ملیارها دلار لە 30 ساڵی ڕابردووە بۆ ئەم مەیدانانە سەرف کراوە بۆی کە نایەکسانیە کە لە کۆمەلگا هەیە بڵێن ئەم نایەکسانیە هەر خۆی ئیلاهیە و بەفەقی هەبووە و دەوڵەمەند هەر هەبووە و هیچ کاتی ئینسانەکان وەگیر نییە و بەشی ئینسانەکان لەو دنیاە باشە جا ئەم ئیسلامانە کە بەشی ئینسانەکان لەو دنیاە ئەو دنیاش بەهەشتە بەهشتەکەش لەبەر خاتری چی خۆ لەبەر خاتری ئەو میوە و ڕووباروشتانە ناڵێن لەبەر چکە بۆ بەر بەلەدێکە هەچی میوەی دنیاە لێتی بەس حۆری لێ نییە یعنی لەم دنیا تێکۆشان بۆ ئەوەی کە بچن بۆ ئەو دنیا بۆ بەهشت بۆ حۆریە قسەیەکی هین صادقی هیدایەت هەیەڵێ تاوانی ئەو کەسانی کە ئەچنە جەهەنم هەر مەشروب و سێکسە پاداشتی ئەو کەسانی کە ئەچنە بەهشت لەلایەن ئیلاهیەوە هەر مەشروب و سێکسە بۆیە مەبەستمەوەیە کە ئەمە پایی ئەساسی قانونی ئەو وڵاتەیە و بەبێ ئەمە ناسیۆنالیزم یعنی دیوێکی ناسیۆنالیزم ئیسلامی سیاسی خۆی هەموو جارێ مەسعود بەرزانی وت ئەو کاتی کە مەقڕی یەکگرتویان لە دووە کەسەکان جەماعەتی یەکگرتو قسەیانە کرد مەسعود بەرزانی خۆی وتی هیچ کەسێک بۆی نییە بەسەر پارتیەوە مزایدەی ئیسلام بکە ئێمە لە هەموو کەسە موسڵمانتر و ئیسلامترین ڕاستەکە یعنی هیچ فەرقێ لە بینی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و پارتیا بینی هیچ نییە هیچ فەرقێکی نییە بۆیە فقط ئەوەیە دام و دەستگایەک و دوکان و بازارێکی سیاسیەدایان ناوە تا ڕووی دەسەڵاتێکی ڕەش و میلیشایی کە هەیەە پێی ڕتوشکە هیچی گەنیە
لەسەر ئەم بابەتەکەتمان زۆر بەکارهێنا ماندوومان کردی، بەڵام لەبەر ئەوەی کە پرسیاری بینەران هەیە پێم خۆشە بەشداری ئەوانیش پەرەوتر بێت لەم بەرنامێدا، بۆیە ئەگەر ڕوخسەت بفەرمون دوو پرسیاری تری بینەران ئاڕاستی ئێوە دەکەم و ئەم تەوەرە کۆتایی پێدێنین. پرسیاری یەکەمیان دەڵێ کە ئایا ڕاتان چییە لەسەرەوەی کە دەوترێت پارتی یەکێتی بۆ سەرقاڵکردنی خەڵکی ئەم جۆرە جەدەلانە دەهێنە ناو کۆمەڵگەوە؟ ئەوەش بڵام لە زۆر بابەتی تری هاوشێوەدا کە جەدەلێک لە کۆمەڵگەدا خوڵتاوە باس بەو دەکەن کە ئەمە دەسەڵات ئاگاهانە ئەم جەدەلان دروستەکە بۆەوەی کە خەڵکی خەیاڵی بچێت بە جێگەیەکی تردا. بە بڕوای من دوور نییەوە، دوور نییە، چونکە ئەو دەستگازە بەلاحانەی وەکو دەستگای زانیاری و دەستگای پاراستن و ئیمکاناتێکی زۆر و ئەم هەموو میدیا سێبەرەکە هەیەە، ئەم هەموو پەیجە سێبەرەکە هەیەە دەوری هەیە لەسەر گەرم ڕاگرتن یان بەلاڕێدابردننی ئەفکاری عمومی و خوڵقاندنی مەسلەیە کە خەڵک خەیاڵی چێ بۆ جێگەیتر زۆریش لەم بابەتە لە 30 ساڵی ڕابردووە بووە، بەتایبەت لەو کاتانی کە لەگەڵ قەیران بەرەوڕوون، لەگەڵ ناڕەزایەتی توم بەرەوڕوون، لەگەڵ بێزاری خەڵک بەرەوڕوون، یان بۆ نمونە نزیکی هەڵبژاردن یا شتێک ببێتەوە. بە هەر حاڵ جۆرەها سیناریۆ توانن بخڵقێنن بۆی کە ئەفکاری عمومی بەرنە جێگەیەک و لە جێگەیەکی کە بیکەن. بەڵام ئەوە ئەو شتەمان لەبیر ناباتەوە کە ئەومان بۆ یەک لەحظە نابێ لەبیر چێت. مەوزوعی مەسلەی ژن، مەسلەی یەکسانی ژن و پیاو، مەسلەی حیاتی کۆمەڵگەی کوردستانە لە 30 ساڵی ڕابردووە بەشێک بووە لەم مێژووە، لەسەر یەکێ لە پایەکانی کە نەزەر عەلی ئەکبەر لەسەر حزبی کۆمەنی ساڵی 2000 داوای قەید کرد، یەکێ لە داواکەی کەن بە خەتی ڕەش لەسەر سپین و سراوە و ئێستش لەسەر سایت حزبیش ئەو داوایە هەیە و لە دادگای سلێمانیش هەیە، ئەوەیە کاڵەیە حزبی کۆمەنیست حزبی کۆمەنیست و ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان خەریکی ئەوەن قانونێک بنووسن، ئەم قانونات دژی دەستوری عێراقا، دەستوری عێراقی کاتی بەعەز، دژی قانونی ئەحوالی شخصی ئەو کاتەی عێراقا کە لەسەر شریعەتی ئیسلامی داڕێژراوە دەیانێت قانونی ئەحوالێکی شخصی تازە وەکو بەدیل حازریان کردووە ئەیانەی لە کۆمەڵگەی کوردستانە جێبەجێ بکەن و ئەمەش دژی عادات و تەقالید و نەریتی خەڵکی کوردستانە. ئەمە لەسەر ئەمە بوو یەکێ لەمە مەسلەیەکی تر مەسلەی سەربەخۆی کوردستان بوو لە ناو داواکەیان نووسراوە کە دوایی بوو بە لەشکرکێشی بە قیادی نەوشیروان مستەفای هێرشیان کرد بۆ سەر حزبی کۆمەنی ساڵی 14 2000 و حزبی کۆمەنیستیان قەدەغە کرد. بەبەسمەوەیە هەمیشە لە چەند ساڵی ڕابردووە لە 30 ساڵی ڕابردووە چێشمەکێش بووە لەسەر مۆزوعی ژن، لەسەر بەرابەری ژن و پیاو، چونکە نقطە ضعف نقطەی ڕوبەڕووبوونەوەی لە هەر کۆمەلگەیەکە کە تماشای کە لە ئێرانە لەبەرەوەی کە نایەکسانی ژن و پیاو لەو کۆمەلگای 43 ساڵە بڕێواشێ ناو کۆکەی ئەو خۆپیشاندان و هاتنە مەیدان و جەراعەت نواندانە ژنە، لەبەر چونکە خۆی ڕاستە و خۆ ژن و ئیسلام دوو تەناقضی گەورەن، ینی ژن بە غەریزە سۆسیالیستە، چونکە لەژێر دەسەڵاتێکی ڕەشی نایەکسان 45 تەوزیعیان کە بەسەر پیاوە بە شەرع تازە ئێساڵێ نابێ ژنەکانیش ڕەخنە بگرن لەوەی کە بڵێ ژنمان بۆ بەسەرە هێنرێ، نابێ ئیجازی ئەوە شیان یەکەی تر ڕەخنە بگرن، بۆیە مەبەسمێ نابێ ئەوەمان لەبیر بچێتەوە. ئەنجا لە نێو ئەمەیە ئەمانیش دەتوان سیناریۆ بخۆکەن بۆی کە ئەفکاری عمومی بەلایەکە یا شتێک برن نمایشێک بکەن، شتێک بکەن کە خەڵک خەیاڵی بچێ بەلای شتێکی ترە. دو پرسیارێکی زۆر گرنگی بینەرێک ئەویش دەڵێکە بۆچی خەڵکی کوردستان دژی ئەم بانخوازیە و دژی ئەم کۆنەپەرستیە ڕاناپەڕن تاکی خەڵکی بێدەنگە؟ بە بڕوای من سەرێکی تریشدەوەی خەڵک ئاسووی نییە، هێشتا ئاسوویەکی پەیان نەکردووە، خەڵک بە ئاسانی نایەتە مەیدان، خەڵک بە ئاسانی نایەتە ناوجیان، بە تایبەت کە لە حەڤەی شوباتە هات و کڵاویان کردە سەریان، لە حەڤەی شوباتە هات و ویسیانە دەسەڵاتە بڕوخێن، بەڵام جەماعەتێک هاتن و خۆیان کرد لە ئەوە ڕۆژی شەوەکو بزوتنەوەی گۆڕان دژی بوون و لە زمانی نەوشیروان مستەفاوە بەرگێرە شێوێن نیشاندران و بەڵام دوایی ئەو هەموو هاتە مەیدان و گیانفیدایە کە خەڵک کردی سەرنجام کردیان بە کۆمەڵی ئەندام پەرلەمان و پێیچوونە پەرلەمان و وەزارەت و وەزارەتکاری و بەشی خۆیان لە دەسەڵاتە برد و خەڵکیشیان نردەوە بۆ ماڵەوە و بۆیە خەڵک وەختێکی یەتە مەیدان کە ئومێدێک بە شتێکەوە گرێبە. من ئەزانم کە خەڵک بێ ئەندازە ناڕازیە،
یەکێتی و پارتی خۆشیان نەزانن بافڵ تاالبانی وتی خەڵک بێزی نایە بێتە سەر سلووقەکانی دڵنا هەتا بە یەک کەلیمە وتی خەڵک ڕقی لێمانە کە قسەیەکرد بۆ قوتابیانی زانکۆکان تی خەڵک ڕقی لێمانە یعنی زۆر باش دەزانن کە خەڵک لە 30 ساڵی ڕابردووە نەفرەت و بێزاری هەتا لوتی هاتووە لە بێکاری لە بێئاوی لە بێنانی لە نەبوونی پێداویستیەکان لە نەبوونی دەرمان دکتۆر یعنی خەڵک مناڵەکانی خۆی ناتوانێت بەخێوکە بۆیە لە سای 30 ساڵی ڕابردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی هەر بە تەنیا جۆ بگرە لە زمانی خۆیان جۆ بگرە لە شێخ جەعفەر جۆ بگرە لە نازانم کاڵێن چیمان کردو چیمانەوەی بەحزنەی کردو بەسەر ئەم خەڵکە ئێمە هێنامان بەرحەڵ ناڕەزایەتی لە ئەو جیایەتی باشە خەڵک لە فرسەتێ لە دەرفەتێک گەڕێ بەڵام خەڵک ئەگەر ئومێدێک بە شتێک نەبێ بە هێزێک نەبێ ناتوانێت بێتە مەیدان چونکە زۆر هاتوۆتە مەیدان و نەگەیشتووە بە هیچ دەستکەوتێکی نەبووە تاوەکو ئێستا بە بڕوای من ئەمەی کە لە ئێرانە ڕوئەدا دەوری زۆر جدی ئەبێت لەسەرەوەی کە خەڵک جارێکی کرد لە کوردستان هەم لە عێراقا و هەم لە ناوچەکە ئیعتیماد بەخۆی بکە ئەزانی ئەوەی کە تۆ پێدوا بێ حکوومەتێک ئەتوانی بڕوخێنی بە گاڵتە نییە قەناعەت بە خەڵک بکەی بڵێ ئەتوانی ئەم حکوومەتە بڕوخێنی ئەتوانی بیکەی ئەگەر دەست بخەیتە ناو دەستیەک ئەتوانی بیکەی بەڵام بێ خەڵک ئومێد بە هێزێکەوە گرێبە لە حەڤەی شوباتە ئومێدی بە بزودنەوەی گۆڕانەوە گرێدا وتی بەشکم ئەمان بتوانن بیکەن ئێمە بە هەمومان لە پشتیانە بین بەشکم ئەمان بتوانن بیکەن هەر ئەو کات من لە تەلەڤیزۆنی ئێنارتی وتم با بە کێشەی ئەوان و خەڵک دوشتی گیان کێشەی ئەوان لەگەڵ یەکێتی و پارتیە ئەوەیە کە بەشیان نادەن کێشەی خەڵک لەگەڵ ئەم دەسەڵاتە ئەوێ بیرڕوخێنێ ناوێ ئەم دەسەڵاتی ناوێت بۆیە ئەوەی کە خەڵک ناجوڵێ کە هەمیشە خۆ لە جێگە جۆرا جۆرا جوڵاون خەڵک سەیسایەکان پاکردەوە لە دەسەڵات هەرچی مقڕی ئەحزابەکان هەبوو لە کوردستانە کە هاتنە مەیدانێک 2 ساڵ لەمەوە پێش هەمیان سووتان بەڵام هێزێکە بێ پێشڕەوی ئەم خەڵکە بکە هەنگاو بە هەنگاو بیبە بێدوارم حزبی کۆمونیستی کرێکاری بتوانێت کارە بکە بتوانێت ئەم بۆشایە پیاکە بتوانێت ئەم ئومێدەبا بە خەڵک زانی چۆن ئەحزابی سیاسی کاتێک دەتوانێت ببێ بە شتێک کە خەڵک وەکو چوارچێوەیەک بۆ دەربڕینی ناڕزایەتی خۆی ئەو حیزب هەڵبژێرێ بە بڕوای من خەڵکی کوردستان هیچ ڕێگەیەکی لەبەردەمانیەت بەغیری ئەوەی کۆمونیزمە بێ هەڵبژێرێ چونکە ناسیۆنالیزمی تاقی کردوێتەوە ئیسلامی سیاسی تاقی کردوێتەوە لیبراڵەکەی کە دکتۆر بەرهەم و کێوکێوەمانە بوون تاقی کردوێتەوە ئەرستۆکراتەکەیەتی تاقی کردوێتەوە هەموو نەوعەکانی تاقی کردوێتەوە هەمووی هەر دزیەکە بۆیە ڕێگە لەبەردەم خەڵکی کرێکارە زەحمەتکێشە فەقەت ئەوەی کۆمونیزم هەڵبژێرێ و دەست بنێنەدان نێودەستیەکەوە و بە ئوفقێکی سۆسیالیستی و بڕۆنە پێشەوە فقط ئەمە ڕێگەکەیەتی هیچ ڕێگەیەکی تر نییە. دەستان خۆش تاهر حەسەن زۆر سپاس بۆ بەشداری چالاکانەی بینەران ئێمە لەرەدا پشوویەکە دەین و لەگەڵ تاهر حەسەندا بەردەوام دەبین سەبارەت بە ڕووداوەکانی ئێران و بە دیاریکراوی هەڵوەشانەوەی پۆلیسی ئەخلاقی وچانێک دەدەین و دەگەڕێنەوە لاتان. سزای 4 ساڵ زیندانیکردن بەسەر 2 مێرمنداڵ بە ناوەکانی سابیر ئەحمەد و عەبدوڵاهی وا لە دادگای کەرکووک و گەرمیان ناڕەزایەتێکی فراوان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تا ئەنجامدانی خۆپیشاندان بەدوا خۆی داهێنا. لەسەر ئەم بابەتە و سزا و زیندانیکردنی مناڵان لە ژمارە 48 بڵاوکراوەی ئۆکتۆبەردا عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان پەیامێکی ئاراستەی وەزیر و وزارەتی داد کردووە تا ورتر مامەڵەی تاوان و سزا و زیندان لەسەر مرد منداڵان بکرێت لەباری یاسایی و کۆمەڵایەتی و مرۆڤ دۆستیەوە. لە پەیامەکەی عوسمانی حاجی مارەفدا هاتووە ئەوەی حاشا هەڵنەگرە و پێویست بە هیچ لێکدانەوەیەک ناکات ئەم سزایە ڕاستەوخۆ مانا و ئامانجێکی سیاسی هەیە کە دەسەڵاتی زۆنی سەوز لە ڕێگەی دادگاوە دەیەوێت تۆڵە لە جەماوەری ناڕازی شاری کەلار بکاتەوە و بە شێوازی سزادانی 2 مێرمنداڵ پاشەکشە و پەشیمانی بەسەر جەماوەری ناڕازی شاری کەلاردا پسەپێنێت. ئەگەر وێنایی کردداری ئەو 2 مێرمنداڵە لە چوارچێوەیەکدا بکەین بەو شێوازەی بەشداربوونیان بۆ لە دۆخێکی تەواو ناڕزایەتی جەماوەری دانیشتوانی شاری کەلاردا بەرامبەر بە دەسەڵاتێکی میلیشیاییدا بەرامبەر دەسەڵاتی ئەو حیزبانەی 30 ساڵە خاوەنی مێژوویەکی وێرانکاری و تاڵانچێتین لە کوردستاندا ئیتر ناکرێت هیچ تاوانێک لە ئارادا بێت. لە بەشێکی تری پەیامەکەدا عوسمانی حاجی مارەف دەڵێت
گەر مێر منداڵ بە هەر پێوانەیەکی کۆمەڵایەتی و یاسایی کارێکی ناشایستە و ناکۆکی کردبێت پێویستە ناو بنرێت هەڵا نەک تاوان. بەو مێرد منداڵانش ڕابگەێنرێت کە هەڵەی کردووە و پێویستە لایەنی پەیوەندیداریش ئەو هەڵەیەی بۆ بسەلمێنێت و دواتر ئامۆژگاری و سەرپەرشتی بکرێت. هەر لە درێژەی ئەم دیدگایەوە واتان نابێت سزادان هەبێت و شوێنێکیش بە ناوی زیندانی مناڵان بوونی هەبێت. زیندانیکردنی مناڵان دەبێ قەدەغە بکرێت. مامەڵەی هەڵەی هەر منداڵێک چەندە گەورەش بێت کە بە پێوەری کۆمەڵایەتی و یاسایی دیاری دەکرێت پێویستە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بە ڕێگای چاودێری و سەرپەرشتیکردنی ئەو مێر منداڵە و پاراستنی و گۆشەگیر نەکردنی بێت لە کۆمەڵگە و نەپچڕاندنی لە پەیوەندیەکانی. نەک زیندانیکردن و دوورخستنەوەی لە هەمان کاتدا نابێت ئەو هەڵەیە بە هیچ شێوەیەک لە پەروەندەی ئەو منداڵەدا تۆمار بکرێت. لە کۆتایی پەیامەکەشدا هاتووە. لەگەڵ ئەمانەشدا بە بۆچوونی من هەر کەس و لایەنێک و هەر دەسەڵاتێکی سیاسی لە هەوڵی ئەوەدا بن هەژمونی ئایدۆلۆژی تایبەت بە خۆیان بەسەر مناڵاندا پەیڕۆ بکەن دەبێت دادگایی بکرێن و سزا بدرێن. لەسەر ئەم پەیامە و ناوەڕۆکەکەی پێشەنگتێوی لە داهاتوویەکی نزیکدا بەرنامەی تایبەت ئەنجام دەدات. و ئەو بەرنامە تایبەتە لە سێشەممەی هەفتەی ڕابردوودا ئەنجام دراو لە پێگەی فەیسبوک و یوتیوبی پێشەنگ تیڤیەوە دەتوانن بینەری بن. ئازیزان ئێستاش هەر لەگەڵ تایر حەسەندا بەردەوام دەبین، بەڵام ئەم جاریان سەبارەت بە ڕووداوەکانی ئێران. تایر حەسەن ماندوومان کردی، بەڵام سەبارەت بە ئێرانیش پێمان خۆشە بێبەرنامە نەبین ئەم هەفتەیە و لەگەڵ تۆتا تاوتوێی دوایین ڕووداوەکان بکەین و سەرەکی ترینیشیان ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئێران ڕایگەیاند کە چیتر ئەوەی کە هەیان بوو پێی ئەوترە پۆلیسی مۆراڵی پۆلیسی ئەخلاقی ئەمە کۆتایی پێدێت. ئەمە بەکردەوە چی ئەگەیەنێت کە جمهوری ئیسلامی سازش دەکات و دەستبەرداری ئەم پۆلیسە ئەخلاقی دەبێت کە 40 ساڵ تەمەنی بووە؟ ئیتر ڕەوەندی شۆڕگەڕانەوەیە. ڕەوەندی شۆڕگەڕانەوە وەختی خەڵک دەچێتە پێشەوە، وەختی خەڵک یەکگرتووترە بێ، وەختی خەڵک ئیبتیکاراتی زیاترەکە، وەختی خەڵک هەنگاو بە هەنگاو مەیدانەکان بۆیان شۆڵەکە، وەختی خەڵک هەمەگیرترە بێ و سەراسەریترە بێتەوە، وەختی خەڵک ڕۆشنتر و شیعارەکانی ڕۆشنترە بێتەوە، وەختی خەڵک هەنگاو بە هەنگاو شیعارەکانی خۆی باتە پێشەوە تەرەفی بەرامبەر پاشەکشاکە. ئەمەی کە ئێستا هاتوۆتە پێشەوەمە تەوازنخوایەکی تازەیە کە لەم هەلومەرج شۆڕژەمانەیە لە بینی خەڵک و لە بینی ڕژێمە هاتوۆتە پێشەوە. حساب بەکردەوە نەحیجاب ماوە، حیجابی ئیجباری مەبەسمەجنا هەر کەسێک بۆ خۆی لەشکە کاتە سەری یانە قسە لەسەر لابردنی حیجابی ئیجباریە، ئەوەی کە هەر کەسێک دەبێت بە زۆرە بێ حیجابی لەسەرا بێ. بۆ ئێستا بەکردەوە تەوازنخوایە هاتۆتە پێشەوە. من پێشووتر ئەگەر بیرت بێ وتم ئەم هەلومەرجەی ئەم تەوازنخوایە کە ئێستا هاتوۆتە پێشەوە لە بینی خەڵک و لە بینی ڕژێمە قابلی گەڕانەوە بۆ دواوە نییە. ئەمە ڕژێم باش دەزانێت هەنگاو بە هەنگاو ئەم سەنگەرانە دەبێت بە جمهوری ئیسلامی چۆڵ بکرێ. بە بڕوای من گەشتی ئیرشادەمەی کە پێڵێن پۆلیسی ئەخلاق زوو سعودیە بە مەیزانی لای برد. ئەوان شتێکیان هەبوو پیانەوت هيئة النهي الأمر بالمعروف والنهي عن المنكر. هەردێک ئەم گەشتی ئیرشادەی ئەم پۆلیسی ئەخلاقی جمهوری ئیسلامی بوو. ئەوانیش لە ناو شارە لەلایەن مەلیکەوە دەسەڵاتی مطلقیان درابووە کە هەر کەسێک لە سنەت و عادات و شریعەتی ئیسلامی لایدا لە قژر لە بەرکردن لە هەڵس و کەوت لە هەر شتێک تایبەت بۆ ژنان ئەوانە لایدا خێرا سەلاحەتی کاملیان هەبوو کە بیانگرن و زۆر جار گەیشت بە ئیعدام. زوو سعودی ئەمەی پێزانی ئەمەی لابرد حیجابی لابرد هەموو ئەوانەی لابردوە ئێستا لە سعودیا بەڕەسمی ئەوانە هەیە، بەڵام مەلا ئەخر بڵێم نازانم ناوی بڵێم چی، بەڵام ئەمانی کوردستان لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە باشە سەیری سعودیە بکەن، هەر سەیری سعودیە کە خۆیان ئەچن بۆیە بۆ حەج. باشە ئێستا لە سعودیە قانونانە هیچی نەماوە، تازە بە تازە کەسێکی کەلەپوت لە تەلەڤیزۆنەوە توانێت باسی خەتەری ژنان بکە، باسی تەوزیعکردنی 4 ژن بەسەر پیاوێکا بکە، سوکایەتی و تحقیر لە تەلەڤیزۆن و لە کەناڵی ڕاگەیاندن و لە بەردەم ئەم هەموو گەنجە دانیشتۆ تحقیر و سوکایەتی بە ژنەکە. بۆیە
ئەم تەوازنخوای کە ئێستا لە ئێرانە هاتوتە پێشەوە تەوازنخوای ئەم ڕەوەندە شۆڕژێڕانەیە بە بڕوای منی یەکێ لە ئێزای چۆنە مەلاکان خۆشیانەڵێن هەندێک لەو کەسانی کە ئێستا وردە ئەیانەوێت ئەیانەی ئابروو بکڕن بۆ خۆیان هەندێک لەو ئاخوندانە ئەیانەی ئابروو بکڕن بۆ خۆیان خەریکن قساکەن لەسەر مشتاڵێ بابە من جۆم لە یەکێکیان بۆ ئەیوت ئەم حرەکەتەی ئێستا هەیە 3 ساڵ لەمەوبەر ئەکرا ڕووی باە بەڵام کۆرۆنا نەیهێشت ئەو کاتی کە کۆرۆنا هەموو خەڵکیان ناردەوە بۆ ماڵەوە و بەهانەیە کەوتە دەسەر دەوڵەتەکان و کەیتر لە مەسەلەی بێکاری و بێنانی و هەموو شتێک وردە بوو بە بەهانە بەدەست زۆرێ لەم دەوڵەتانەوە جمهوری ئیسلامی بە هەر حاڵەیوت 3 ساڵ لەمەوە پێشەمە توانی ڕووبا بەڵام کۆرۆنا تەخیری کرد بۆیە خەڵک تەحمل و توانای ژیانی لەژێر سایی دەسەڵاتی جمهوری ئیسلامیان نەماوە مەسەلەکە بەس حیجاب و گەشتی ئیرشاد نییە فقر و بێنانی و بێئاوی لەم وڵاتەیە لە ئاسێکی زۆر مەتیسیدارایە بێنانی و بێکارەبایی و بێئاوی و بێنانی زۆر لە ئاسێکی مەترسیدارایە بۆیە لە بحران لە قەیرانێکی قوڵی ئابووریایە جمهوری ئیسلامی خەڵک زۆر حاڵەتی فەلاکەت باریەیە بێژگە لە هەموو ئەو سەرکوتە سیاسیانەی کە هەیە سەرکوتێکی قڵشتێکی چینایەتی زۆر قوڵ لە کۆمەلگای هاتوۆتە پێشەوە لە ماوەی دەسەڵاتی 43 ساڵی ڕابردوویە المهم سەرتان نێشێن مەمێ بڵێم کە ئەم ڕەوەندە درێژەی هەیە هەنگاو بە هەنگاو جمهوری ئیسلامی ئەگەر خەڵک بەردەوام بێ هەنگاو بە هەنگاو جمهوری ئیسلامی سەنگەرەکان چۆڵەکە وردە خەڵک دێنەوە سەنگەرانە موضوعی حجاب و موضوعی گەشتی ئیرشاد دوو پای سەرەکی جەبەروتی دەسەڵاتی جمهوری ئیسلامی بوو کە ئێستا بەکردەوە لە نێو جادە لە نێو جادە و بەکردەوە هەردووکی لە بووبۆتەوە ئەمە ئەو هاوسەنگی هێزە تازەیە خەریکن ئەمان هەر هێرشە بن ئەوان خەریکن هەر پاشەکشراکرد بە بڕای من لێرە بەدوا وردە ئیتر لە نێو ڕیزەکانی جمهوری ئیسلامی شایتە قڵشت پێیابێ لە نێو سوپای قڵشت پێیابێ وەک هەر کۆمەلگەیەکی تر خەڵک ئیتر وردە ئەوانەی کە ئیمکاناتێکیان هەیە ئەوانەی کە شتێکیان بەیەکەوە وردە ئیتر بیر لەوەکەنەوە ژیانی خۆیان بە جۆرێک بەلایەکە بخەن بۆ جێگەیەک بڕۆن هەتا شتێکی وان بیست کە گوایە نازام چەندێ ڕاستە کە گوایە لەگەڵ ڤەنزوێلایە نیوزیلەندا زۆر دڵنیانی ئیتفاقیان کردووە کە ئەگەر شتێکیان بەسەرهات بتوانن سەرانی جمهوری ئیسلامی بۆوێ هەڵبێن و لەوێ پەناهەن دەبن بەڵام ئەگەرچی لە بەشە قسەکانی خۆتاندا هات کە ئەمە تەنها مەسەلە حیجابی ئیجباری نییە هەریکەم بە پرسیارێک کە ئەم پۆلیسی ئەخلاقیە هەڵوەشایەوە بەڵام دوای ئەوە ئەم ناڕزایەتی جەماوەریە ئەم خڕۆشان و ڕاپەڕینە نەک کۆتایی نەهاتووە بەڵکو زیاتریش بووە و ئەتوانین بە شێوەیەک بڵێن پێشڕەوی زیاتریشی کردووە بەڵام سەرەتاوی هەڵتۆقینی ئەم خڕۆشانە لەوە هەوکە مەحسا ئەمینی گەنجێکی 22 ساڵ بەهۆی ئەوەی کە لەچکەکەی نەپۆشی بوو لەلایەن ئەم پۆلیسی ئەخلاقیەوە گیانی لەدەستدا بەڵام ئێستا ئەمە پێچراوەتەوە بەڵام خۆپشاندانەکان هەر بەردەوامیان هەیە من ئەگەر بیرت بێت لە چاپێکەوتێکی ترە پێم وتم ئەگەر ئێستا جمهوری ئیسلامی بزانێ دڵنیا بێ لەوەی دەوڵەت دڵنیا بێ لەوەی کە ئەگەر حیجاب لابا و ئەم گەشتی ئیرشادە یان پۆلیسی ئەخلاق لابا خەڵک گەڕاتەوە بۆ ماڵەوە بە دڵنیاییەوەی کە هیچ شکیلەوتیانە بزانێ خەڵک ئەم ئاگرە بزانێ ئەم ئاگرە سەری ئەنجێتەوە بەکردنی ئەم دووشتە ئەڕواتی کات بەڵام ئەمانە ئەزانی چۆنە ئەمانە ئەو هەنگاوانن کە خەڵک لەسەر ڕێگای خەباتی خۆی لای ئەبا ئەمە ئەو بزوتنەوە شۆڕژگێڕانەیە کە لە شتێکەوە دەست پێکە زۆر ساڵی 57 ینی ساڵی 79 وا بوو لەسەر مەسەلەی زۆر کچوک دەستی پێکرد دەستی پێکرد و وردە ئاگرەکەی سەن تاوای لێهات شاه هەڵهات حکوومەتێکی موقەتیان بە قیادەی شاپور بەختیار دروست کرد ئەی شەرمانگی دەخان نەیتوانی بمێنێتەوە هاتن ڕوخانیان کرێکارانی نەوت هاتن نێو مەیدان و هاتن ڕوخانیان مەبەستمەوەیە ئەمە ئەزانن کە ئەم بزوتنەوەیکی شۆڕژگەڕانەیە ئەمە ئاکسیۆنێک نییە کرێکارانی جێگەیەک داوا بکەن کرێکەمان لە جوزانم بۆ نمونە لە سعاتی 10,000ەوە بۆ کرێ بە 15,000 ئەمە خواستەکەمانە وەڕێپێوانێک دەکەین یان هەفتەیەک دە ڕۆژمانەگرین چرخی بەرهەمێنان ڕائەوەسلێنین تا بۆمان بکەن بە 15 لە مفاوەزاتە لەگەڵ دەوڵەت و لەگەڵ وەزارەتی کارە نەتیجەکەن میلیۆنەری کرێکاران و ئەوانە ڕێگەکەون لەسەر شتێ کە ڕێکەوتن دوایی ئەمان سنەوە بۆ ماڵ و مانگرتنەکەشتێن ئەمە نییە ئەمە دەستپێکردنی بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانەیە کۆمەلگا چۆتە سەر ئاستی یەک خڕۆشانێکی شۆڕژگێڕانەی جەماوەری خواستەکەی ئەوەیە جمهوری ئیسلامی بێ بڕوخێ
ئیتر بەچی دەسی پێ کردووە ئێستا ئێمە لە کۆمەلگەی ئێران لە حاڵەتی شۆڕشایە لە حاڵەتی ینی دەورەی شۆڕژێڕانە لە ئێرانە دەسی پێ کردووە وردە وردان حرەکەتە بەوە ئەڕوا ئەوەی کە نینی ناوێنێ ئیتر وردە وردە نەسەرەوە توانێت دەسەڵات ڕابگرێ نەخوارەوەش دەسەڵاتی ئەوێ قبوڵیەتی وردە وردە بە بڕای من جارێکی کەژوتم وردە وردە جمهوری ئیسلامی دەزەکە بە توموتیژی زیاتر هەر جا وەختێک توموتیژی زیاتری دەست پێ کرد وردە وردە لە مەرگ نزیکە بێتەوە چونکە بە ئاسانی و دەسەڵاتە بەجێ نایەڵێ ئەجا خەڵک ئیبتیکاراتەکەیە گۆڕێ ئێستا مەوزوعی ڕوخاندنی جمهوری ئیسلامی بۆ بە شیعاری ئەسڵی لە پێشاوتیان مەرگ بەر دیکتاتۆر لە پێشاوتیان چوزانم هین نەمێنێت ئەم گەشتی ئیرشادە نەمێنێت بەس ئێستا تر مەرگ بەرێ دیکتاتۆری ژنیە لە بەشی هەر زۆری شوێنەکان مەرگ بەر جمهوری ئیسلامیە ینی کولی سیستمەکەی ناوێ ئەمە ئەو ڕەوەندی شۆڕژگێڕانەیە کە هەر تەوازن خوایەک بە جۆرێک شیعارێکی تازە لەگەڵ خۆی هێنێ ئیبتیکاراتێکی تازە لەگەڵ خۆی هێنێ زۆر عەزیمە حرەکەتێکی زۆر عەزیمە هەر لە درێژەی ئەم باسە ئەگەر پرسیاری بینەر دووبارە بێنمەوە سەر شاشە ئاراستەی ئێوەی بکەم ئەویش ئەوەیە کە پێتان وایە لە ڕێگەی هیچ ریفۆرمێکی ترەوە جمهوری ئیسلامی بتوانێت کۆتایی ببنا ڕەزایەتیانە بێنێت و دەسەڵاتی خۆی بپارێزێت ئەگەر ئەم وەزعیەتە ئەم هەلومەرجەی ئێستا خامۆش بێتەوە کاڵم خامۆش بێتەوە مەبەستم بە سەرکوت نییە بە تەنیا بەڵام ئەگەر ئەمە خامۆش بێتەوە طبعاً جمهوری ئیسلامی هەوڵەدا ئەو دەستکەوتانەی کە خەڵک بەدەستی هێنا وەکو گەشتی ئیرشاد و وەکو رازانم مەوزوعی حیجاب و ئەوانە هەوڵەدا بە جۆرێک لە ئەوە تەبیعەتی هەموو دەستینێکە هەوڵدا بە جۆرێک لە خەڵکی وەربگرێتەوە بەڵام بە بڕوای من ئەم بزوتنەوە شۆڕژگێڕانەیە کە هەموو ڕۆژێک خەڵکە وردە وردە خەڵکی عدامەکە بە ریفۆرم ناتوانێت ریفۆرم جێگەی نابێتەوە لە نێو ئاگرێکە کە ئەو کۆمەلگایە خەلیکە ئەسووتێ لە نێو ئەمە جێگەی نابێتەوە چونکە ئەگەر جێگەی بۆیە تۆ جمهوری ئیسلامی خۆی پێشنیاری ئەوەیە کرد وەرن بادا بنیشین نوێنەرتان بابێ بادا بنیشین بزانین چیە توانین بکەین چوزانم لەوانە بوو مجموعەیە کەس لەو کەسانی کە دەستیان هەبوو لەوانە هەتا دووریان بخاتەوە هەتا بیان گرێ چوزانم بە جۆرێک هەوڵ با بەڵام ئەزانێت کە 43 دانە ساڵ ئەم دەسەڵاتن لەسەر کوشتن ئیعدام لەسەر ئاگر و ئاسن ڕاوەستاوە 43 دانە ساڵە لە مەلەفی ئەم دەسەڵاتەیە حەقیرترین جا ئەم کۆمەلگای مۆدێرنەی ئێرانەش بەدەست بێکەڵکترین و هیچ و پوشترین بەشەرەکانی ئەو کۆمەلگەیە کە مەلاکانە بۆیە ئەزانێ ئەم ڕەوەندە بە ریفۆرم ناڕات نایگرێت دوا پرسە پێتان وایە کە ئاراستەی ئەم ڕووداوانە بەرەو کوێ دەڕوات ئامادەتان بەوەدا کە ڕەنگە جمهوری ئیسلامی دەستبێت بۆ سەرکوتێکی فرە زیاتر لەوەی تا ئێستا کردوێتی بەڵام جمهوری ئیسلامی دەڕوخێت پێتان وایە ئاراستەی ئەم ڕووداوانە بەرەو کوێ دەڕوات من ڕاستیەکەی ئەمە فیلمی هندی نییە بینی بێتم بزانم ئەخیرەکەی بێ بەچی بەڵام ئەزانم کە ئەم حرەکەتە بۆ دواوە ناگەڕێتەوە ئەم شتە جمهوری ئیسلامی لێ و سەرانی جمهوری ئیسلامی ژێڵێ ئەگەر ئەم جارش لەم لەبەردە شۆڕژگێڕانە کە ئێستا هەیەی ئەم جارش ناتوان جمهوری ئیسلامی بڕوخێنن بەڵام بە بڕوای من ڕەوەندی دواتر ئەتوانێن ئەم بدەین ینی با بڵێم ڕەوتی ڕوخاندنی جمهوری ئیسلامی دەستی پێ کردووە هیچ گەڕانەوەی تیانە بە ڕێی من دەستی پێ کردووە ئەم ڕەوەندە ئایا ئەم جارە ڕوخێت یان نە ئەمە نازانم بەڵام ئەم حرەکەتە بەرەو ئەوە ئەچێت تەوازن خوا بۆ پێش بۆ دواوە ناگەڕێتەوە و خەڵک وردە وردە نیشانەکان دیارن ئیبتیکاراتی زیاتر شیعاراتی زیاتر زانی بێوێنە خەڵکی بەلوچستان دیفاعکە لە کوردستان خەڵکی کوردستان دیفاعکە لە تاران خەڵکی تاران دیفاعکە لە مەشهد خەڵکی مەشهد جوابی تەورێزایەتەوە زۆر سەراسەری و عەجیبە مە یەک دوو تەنیاهینێکە هیچ دەوڵەتێک دەستیان نییە ئەوەی کە بڵین وەختی خۆی ئەوەی میسر کە ڕوویا خێرا ئیخوان مسلمین و لە ڕێگەی ئەنواع وەشکەڵ دەسە و تاقمی جۆرا جۆری سەر بەغەر بۆمانەوە هاتن و خۆیان خەسە ناویلەکە هیچ دەوڵەتێک دەستی نییە لە نێو ئەمینە تا بڵێ لەوانەیە بەرەو شکستی بەرن بەرەو سازشی بەرن بەرەوەینی بەرن بۆیە بە بڕوای من ڕەوتی ڕوخاندنی جمهوری ئیسلامی دەستی پێ کردووە ئەم جارش نەبێت بەڵام ئەم ڕەوتە بۆ دواوە ناگەڕێتەوە بە بڕوای من جمهوری ئیسلامی ئەڕوات کەی ئەڕوات نازانم بەڵام ئەڕوات
تایر حەسەن زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە دوو بەرنامەی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوویت و باشمان دوومان کردیت. زۆر زۆر سپاس بۆ تۆش هەر زۆر ماندوو بووی. زۆر سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانی کە پرسیاریان کرد. زۆر سپاس بۆ ئەوانش کە دواتر جۆمان لێگرن. شەوێکی خۆش بۆ هەموو لایەکتە. شەوێکی خۆش. منیش زۆر سپاس بۆ هەموو بینەرانی ئازیز کە لەسەر خەت و بە پرسیار و سەرنجەکانیان بەشداریان لەم بەرنامەیە کرد و دەوڵەمەندتریان کرد. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.